جێبەجێنەکردنی میکانیزمی مادەی نۆ لە یاسای ژمارە 4 ساڵی 2012 سەبارەت بە دابینکردنی ئەو کرێکارانەی کە کاری هەمیشەییان نییە گرفتی سەرەکی سەندیکاکانی کرێکارانی کوردستانە بەو پێی لە ساڵی ڕابردوو 26 کرێکار لە شوێنی کارەکانیان جانیان لەدەستداوە و لە 5 مانگی ئەم ساڵیش 5 کرێکار جانیان لەدەستداوە. ئەو کرێکارانەش بەهۆی دابینەکردنیان لە کەرتی تایبەت هیچ سوودمەند نەبوونە. ساڵی پار 26 کرێکار بەس لە سنووری هەولێر جانی لەدەستدایە کە ئەو کرێکارانە بەداخەوە هیچشان دابین نەکراینە و ئەم ساڵیش 5 کرێکار جانی لەدەستدایە کە ئەویش بەداخەوە دابین نەکراینە کە ئەوانەیە زیاتر لە 13 کرێکاران برێن دانیشتووی هەرێمی کوردستان و هەمووشیان خێزاندارن. بە گوێرەی ئامارەکانی سەندیکاکانی کرێکارانی کوردستان لە ساڵی ڕابردوو 45 پرۆژە داخراوە و لە 5 مانگی ئەم ساڵیش 22 پرۆژە داخراوە. هۆکارەکەشی بۆ شەڕی تیرۆریستانی داعش و قەیرانی دارایی دەگەڕێنەوە. لە ساڵی 2016 45 کارگە و پرۆژە داخراوە لە 2017 22 کارگە داخراوە. ئەوەش بوویتە هۆی کێشەی زۆر گەورە لە بۆ سەندیکای کرێکاران کرێکارێکی زۆر بێکار بووە ئێستاکە لە هەرێمی کوردستان بە تایبەتی شاری هەولێر. سەندیکاکانی کرێکارانی کوردستان لە ڕۆژی جیهانی کرێکاران داوا لە خاوەنکارەکان دەکەن کرێکارەکانیان زەمان بکەن و لە شوێنی کارەکانیشیان سەلامەتی کرێکارەکان لە بەرچاو بگرن و کەلوپەل و پێداویستی کاریان بۆ دابین بکەن. لە هەمان کاتیشدا داوا لە کرێکاران دەکەن پابەندی ڕێنمایەکانی سەلامەتی کارکردن بن. حکوومەت هەرێمی کوردستان بە بۆنەی ڕۆژی جیهانی کرێکاران ئەمڕۆی کرد بە پشوو، بەڵام ئەوەی تێبینی دەکرێت فەرمانبەرانی حکوومەت لە پشودان و کرێکارانیش لەسەر کارەکانیان سەرقاڵی کارکردنن بە مەبەستی پەیداکردنی بژێوی ژیانیان و بەشداریان لەم پشۆدانە کرد. هەڵگورد ئەحمەد کورسات نیوز هەولێر.